بەرزبوونەوەی پلەکانی گەرما وای کردووە هاوڵاتیان بۆ جەژن ڕوو بکەنە ناوچە گەشتیاریەکان و لە سروشتی فێنێکدا پشوو بدەن. ئەگەرچی بۆ ماوەی چەند مانگێک ڤایرۆسی کۆرۆنا ناوچە گەشتیاریەکانی ناچار بەداخستن کرد، بەڵام لەم جەژنە ژمارەیەکی بەرچاو لە گەشتیاران سەردانی ناوچە گەشتیاریەکانی ڕەواندز و سۆرانیان کردووە. بەهۆی گەرمای زۆری ئەم ساڵەوە بەهۆی کۆرۆناوە کە ئێمەش ماوەیەکی زۆر بوو لە گەرمیانەوە هاتوین، ماوەیەکی زۆر بوو بەهۆی کۆرۆناوە لە ماڵا بووین و ئیتر ویسمان گەشتەکە بێنە ئێرە ئەم ساڵ و کەشوهەوایەکی خۆشیەیە و ئیشەڵا کۆرۆناش لە میلەتەکەمان بە دوور بێت و لە شارۆچکە هێریراتی ما بۆی ئەوەی جەوەکی گەرم و جەوەکی دەرەجەیە گەرمە بەڕاستی هاتم سەردانی سەیرانگای بێخار بکەم لۆەوەی گەشت و گوزارێکی خۆش بەڕێوە بین جەوەکی خۆشیەیە. بەڕاستی دوایەوەی کە ماوەکی زۆر زیاتر لە 5 مانگ لە کەرەنتین و لە ماڵەوەمان و ئیتر پلەی گەرماش هەر ڕوو لە زیادبوونە لە بەرزبوونەوەدایە لەگە هاوڕێیان بیرمالەوە کرەوە کە بەو جەژنە ئێمەش وەکو ئەو هاوڵاتیانە دەربچین و گەشت بکەین و بۆ ناوچەکانی گەشتیاری زیاتر لەوەی پلەی گەرمە نزمترە. بەخوای لە ئەوە ڕۆژی جەژن جم و جۆلێک پێیا بووە، ینی تقریبان باشە، بەس هەتا ئەوانەی بەغدا و منتیقەی جنوبی نێن بازارەکە پشەیە لەبەرەوەی بەپێی پێویست نییە. ئێستا ئەو ئیزدیعامەیە بینی بەس خەڵک بەو پەڕێەوە نتوانی مەسروفی خۆ بکە. وەڵای زیانەکە چارە وڵات کەسی باە خۆ زیانی پێکەشتووە. هەر شوێنەکە گرتبییتەوە نەگەشتێ مایە خۆ لەبە ئەو نەخۆشەی پەتای کۆرۆنە و نەدانی موچە و ئەوانە هەوردوو سەرشینە کاکە بۆ گەشت و گوزاری ئێرە. بەپێی ئاماری گەشت و گوزاری سۆران لە دوو ڕۆژی جەژنی قوربانی پیرۆزدا نزیکەی 5,000 گەشتیار سەردانی ناوچە گەشتیاریەکانی دەڤەرەکەیان کردووە. 7 کۆمپانیای گەشتیاریش لە هەولێرەوە گەشتیار بۆ سنوورەکە دەگوازنەوە. سەبارەت بە گەشتیاری و ڕۆژانی جەژنی قوربان ئەوەی دەبین قەرەباڵغێکی باشە دوم ڕۆژ جەژنە دوێنێش قەرەباڵغێکی باشە بوو لە ڕۆژی یەکەمی دەژێن بەهۆی بوونی کرانەوەی شوێنە گەشت و گوزارەکان بەڕووی گەشتیاران و ڕێبوارانی سنووری پارێزگای هەولێر پێشبینی دەکەین لە بۆ ڕۆژانی داهاتوو قەرەباڵغێ دەبێت و یەکەم جارە پاشەوەی کە ئەو ڤایرۆسە ڕووی لە وڵاتانی زیانی کرد ئەو قەرەباڵغێ لە شوێنە گەشت و گوزارەکان ببینێتن. بەهۆی پەتای ڤایرۆسی کۆرۆنا لە ئێستادا هاوڵاتیانی خوار و ناوەڕاستی عێراق و پارێزگاکانی هەرێم ناتوانن سەردانی ناوچە گەشتیاریەکانی سۆران و ڕەواندز و چۆمان بکەن. تەنها گەشتیارانی سنووری پارێزگای هەولێر بۆیان هەیە بێنە دەڤەرەکە. بەهۆی داخرانی بەردەوامی ناوچە گەشتیاریەکانیش خاوەن ناوچە گەشتیاریەکان زۆرترین زیانیان بەرکەوتووە و نزیک بە 1000 کارمەندیش بێکار بوون. ئازاد و مەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، هاوینە هەواری بێخاڵ لە قەزای ڕەواندز.